نامريد انجد مني تايري خوش خواني من تايري خوش خواني كون لە باشووری کوردستان لە شاری کۆیە گەڕێکێکی کۆنی هەژارنشین هەیە، گەڕێکی بەفریقەندی. زۆرێک لە خەڵکی ئەم گەڕەکە نازانن کە یەکێک لە گەورەترین پایەکانی گۆرانی کوردی خەڵکی گەڕەکەکەی خۆیانە. هەر لە خۆڕسک خۆی پێگەیاند چونکە لەو وەختی هەر تروسکەچی هونەریش تروسکەچی یعنی لەو بابەتانە لە کۆیە نەبووە. ئەو گۆرانیە گەرە خۆشە کە دەرێ بە کوردی دەمرم بە کوردی دەدەم وەڵامی قەبرم ئەوە زۆر خۆشە خارم. بلیمەتێکە بلیمەتێک بۆ یەک لە قوتابخانەکانی هونەری کوردیە. توفيق كوري توفيقي أو رحماني شيخانية وجاني من كمي دردوك بلايتو لبنا ودنيم سرتاب زني من روليك أزاو بوفايتو لەگەڕێکی بەفریقەندی کۆیە لە کۆڕانەیەک بەرامبەر مزگەوتی خادمە سوزارە ماڵەکەیان لە تەنیش ماڵی دڵداری شاعیر تایۆتۆفیق لەدایک بوو هەتا ساڵی ئەو لە ساڵی 22 لەدایک بووە هەتا ساڵی 29 چیتە قوتابخانەی یەکەمی ولا هەموو شتێ مەکتەبی زیرەک بە خارم دەرجی خۆش بووە کە گۆرانی گوتی هەم عالەم تاسایە ئەندە پیاتی خودن خۆش بووە گەنجەتی جوانیش بخارم ئەولادی خۆینە بەران ئەولادی خۆینە بوو لەکنەمە گلێنەی چامان بووە ئەندەمان خۆشویستیە چارمانە بۆ خارم لە هەمووان خۆشەویستتر بووە پیاچ بە قەدر و قیمەت بوو. ئەو لە حوجرەی مزگەفتەکان هەندێک فێری خوێن و ئەو بوو دوایە کە قوتابخانە پەیدا بوو وا بزانم هەر هەتا سەرەتایی خوێن لە خێزانێکی دەستکورتیش بوو یعنی ئەو ئیمکانیەتی نەبوو کە بچیتن لە جێگایان بخوێنی و پەرە بە خوێندنەکەی و بە هونەرەکەی یاخود بە برین گۆرانی بێژیەکەی بداتن نەیتانێ ئەو کابرایە هەر خواخوای ئەوەی بوو شتێک پیا بکا و بژێتن یعنی لەگەڵ خێزانەکەی ماوەکی لەگەر خزمێکی چوو بووە بەسرا لە بەسرا ماوەکی کەم لەوێن دەرێ ماوە دنیایەکی دیکەی دیت کە یعنی زۆر جیاوازی هەبوو لەگەر شاری کوێە لەوێن دەرێ لە بەسرا لە خۆتان دەزانین لەسەر شەتڵ عەرەبە
لە کەناری ئاو ئەوانە ڕۆژانە هاتوچێکی پاپۆر و ئەو شتانە لەوێن دەرێ هەیە خەڵکەکی دیکەی دەبینی لەوانەیە حتا لە ناحەی گۆرانی و هوەر و ئەوانەشەوە فەرقەک و جیاوازێکی یەکجار زۆری هەبوو لە کۆیە شهیدی عشقم و ممشون کفنم بو مكان يراناي هاي جواي حشرب وذوي شهاداي تاري حاجة فني حكومة قواسي تولبو بصرة كتسوى تاري غير خوي بديها ما هوش زور لي راهم وارديا بجي خوم جملة تاري توفيق قلتي كلا سرشة العرب قوراني قلت لقى حمتاري وتدقيش الكردستان والشيستان كان كردستاني ئەوەندەی حەز لێ بوو پاش ماوەیەک دێتەوە کۆیە دوایی یەچیتە بەغدایە لەوێ یەک لە خزمەکانی خۆی سەمەد حاجی محەممەد ناسراو بە سەمەد مەنزەر دەیبا لە ئیستیگەی ڕادیۆی کوردی لەوێ دای دەمەزرێنی کامیل ئەمین و سەرکەسی تر دەناسی لەو کاتەوە لە ئیستیگەی کوردی بەشی کوردی دەبیتە فەرمانبەر هەفتەی جارێک گۆرانی دەنێ بە 2 دینار یا بە دینار و نوێک کاکتار لە 46 چوتە ئیزاعی یەکەم گۆرانی لە ئیزاعی تەزیل کردیە لە گوڵێ لە سۆرە گوڵێ لە گوڵێ لە سوورە گوڵێ لە نارنجێ لە تورنجێ لە لیمۆیێ ماڵە من ماڵە بابی منە یاوات وەی بەم شەرێ خۆیان دەبردەوە کمپیرە شەوبایە پیرە شەوبایە ماڵوێران دەڵێ ئەگەرە منیش بزانم چ حەرفان لێک بدەم شتاقمان بۆ خاڵی نینە کەوەتانی لە سوورەتی لەیلایە دەنگەکەی شتێکی دەگمەن بوو بەڕاستی هەتا ئێساش ئەو دەنگە سافە ئەو دەنگە خۆشە ئەو دەنگە باشەی کە هەیبوو لە ماقامات لە هەموو لە پەیژەکان چۆن بەسەر دەکەوت چۆن دەهاتە خوارێ ئەوە خۆ نەیدەزانیانی ئەوانە ئێستا کە بەسەر دەکەوت دەستە تەبقەچی یا کە دەهاتە خوارەوە دەستەزە بەس بەهرەمەندیەکەی ئەو وای پێشاندا بوو خۆی یەکسەر بەبێ گرفت بەبێ ئەوە دەیتانی ئەو مەقامانە بچری ئەو گۆرانیانە بڕێتن زۆر جاری لە خۆیم جێلێ بووە و لە دەستنووسی خۆشی هەیە دەڵێ ئەمن کاتی خۆی مەقاماتم لە مامەستا سێوەی وەگرتیە و لە چەند گۆرانی بێژێکی کۆنم وەرگرتیا یعنی هەبوو گۆرانی بێژە کۆنەکان هەبووە کە ئیسفادەی لێ کردیە لەو مەقاماتەکانی بە تایبەتی کۆیەکان لە سێوە مەلا سعدی ڕەوشیان کەرەوەی ڕێگاییان تۆم نەبێ من خۆم بە هیچ نازانم تۆم نەبێ هەرگیز نەحەسەیمەوە بێبۆنی خۆشی نابژێمەوە نەبەڕات و سەوتی خاڵە تاهەری بە شێوەی علمی ئەگەر باسی بکەی دەکەوێتە تینۆری یەکەم و تینۆری دووی کە دەنجی پیاوانە کەم کەسەیە یعنی بتوانێت لەو دوو مەقامە و لەو دوو جێگایی بتوانێت گۆرانی بڵێ خوددا کە ئینسانی دروستکردی هەریەکەی مەسافە و مەودایەکی حەنجەڕەی هەیەی گەروی هەیەی بەڵام خاڵەتار مەدای دەنجی یەکجار زۆر واسع و گەورە بووە توانێوێتی کە زۆر بە جوانی و بە شیرینکاری جوان مامەڵەی لەگەڵ بکاتن Yeah.
شیرین بەهارە هەیە کرا زەردەی هەیە شیرنیە لەیلانێ لەیلانێ کوڕە زۆری هەیە زۆر بەخوا نازانم محبوبة قد كلامك كم دليم كل شلانك بارك عزيز دري شوشان لمالي مزيدي حمد بجي مع مستعب حمد بجي يسعد السوري بمناسبة كاك بزيد بوتا مع مستعب مولود شان كرت ملا سعد لين دريو تار توفيق دي بجماعة دري رزات اللي لكم ملين تار توفيق ليري لنزيك تار توفيق خوي دك اللي هني دادا نمشي قرام وكاغزي بس تودقي كاتك ملا سعد قراني كان دري كلماتك يهبون مستوى آواز كان جلي دبي وكو دري ماوي براوي السردكا لا عنك كان قراني كان ملا سعيد دريتو ملا دري او كرة اما ختم جيلي نبوه بيروج زمان تاني دايشي او كو تعرف او قراني من اهاب خوشي دريتو والله هاي قراني كان يخار ما بخوش يخار همو اوابو همو قربو قراني كان يش قربو شليرايان شليراي بون خوشاواك كنيرايا بون خوشاواك كنيرايا زۆربەی ئاوازەکانی خۆیەتی لەبەرەوەی شارەزایەکی تەواوی هەبووە لە مقامات و ئەو شعرانی کە هەڵیشی بژاردووە خۆی هەڵی بژاردو و مەقام و بەستەکانی بۆ داناون بۆیە پێم وایە زۆربەی زۆری گۆرانیەکانی ئاوازەکانی خۆیەتی ئەوش دەگەڕێتەوە بۆ سەردەمانی کە لە مەقام زانی باشی لێ بۆ سەردەمی خۆی خاڵەسێ و مەلاسعەد و ئەوانە هەموو مەقامزانی باش بوون لە دیوەخانەکانی کۆیە گۆرانیان گوتووە تار تۆفیق لەوانەوە مەقاماتی هەموو چینەکانی مەقاماتەکان فێر بووە و زۆربەی ئەو گۆرانیانی گوتوشێتی لە کتێبەکانیشدا نووسراوە زۆربەیان ئاوازەکانی خۆیەتی لكم تخواك إذا البيض معي هواراي لا زال ذا شبان خندانا يا زنجير لمنعيه لستجيز لنعيه آي فلك مقامی ئەڵاوێسی مەقامێکە تابعی منطقەی گەرمیان و دەشتی قادرکەرم و کەرکووک و منطقەیە تار تۆفیق شعرە بەرزەکەی مامۆستا هەژاری بەدەری یا لە ماڵی خۆم کوتوێتی کە بەس لە سێ چیناندا پێک دێتن بە شێوازێک کوتوێتی یعنی کە ئوستادەکەی مامۆستا عەلی مەردانە لە ئەو مەقامە یعنی ئوستادی گەورەی مامۆستای گەورەی کە مامۆستای قوبانچی و ئەوانە بۆ کە لە بەغدایە بەڵام ئەوەی تار تۆفیق دەگەر جێلێ دەبێ شتێکی زۆر نایاب شتێکی زۆر خۆش بەدەریە لە ماڵی خۆم لە خاچی عاراب لێران و ڕۆ بەدەریە لە ماڵی خۆم لە خاچی عاراب براكماي لا إيران الروي وماي لطبقي زور لخواري لتينوري كمو دس بيدكاتن لطبقي السيمدا ك يعني دتيتا جوابكي دتيتا سبرانويكي ك زۆر شتێکی زۆر نایابوو یعنی پێت سەیرە کە ئەو کابرایان ئەو منطقەش نییە بەڵام ئەو مەقامەی چڕیوە زۆر بە شاکاری
جنتنا هم أي سرد السرارنا أو لكاتي قوتنيا خاصة لەگەڵ مۆسیقای بە کە هەرگوێی لە مۆسیقایەکەی با دەیزانی لە گەری دڕۆی دێ مەسەن ئەو لەوانەیە زۆر هەستی پێ نەکردمی مەسەن ئەوە مەقامی حیجازە یا ئەوە بەیاتە یا ئەوە مەقامەکی دیکە لەوانەیە ینی نەیتوانی بیتن ئەوانە تەحلیل بکاتن لە مەقام چۆن دەڕوا لە بۆ ئەو مەقامی تر و لە چۆن دێتە خوارێ و بچ پلەکی دەنجیدا تێدەپڕ لەوانەیە ینی ئەم نازانم ئەوە زۆر شارەزایی هەبووی بەس ئەو هەستکردنەکەی کە مەقامی حیجازی لێدا یەکسەر مەقامەکەی بەبێ کەم و کوڕی دەگوت مەقامی بەیات عینیش سەبایەکی هەیە ئینسان هەر حەز دەکات گوێی لێ بگریتن ئەوەندە خۆشە ڕستی تەبیعی مەقامی ڕاستی یەکجار خۆشی ئەو گۆرانیانەی کە لەسەر ڕستەکە دەیگوت یەکجار خۆشە ئەو شارانی هەڵی بژاردووە جگەل لەوەی کە هەندێکیان دڵداری و سۆزداری بووین بەشی زۆریان نیشتیمان پەروەری بووینە یعنی شەری ئەو تۆی هەڵبژاردیە کە لاوەکانی جۆشاندیە هانی داین کە لە پێناو کورد و کوردستان خۆیان بە قوربان بکەن خۆیان فیدا بکەن وەکو قەلبی من وەکو گوڵی سەربەستی وەکو شیرن بەهارە ئەو لەو جۆرە شعرانە گەڕاوە کە دەردی کاریا بێخەمێ بخواتەوە زۆرداریا دایدەی لەگەڵ وی کە خاڵەتیار ئەوەش نەبووە مەسەن مۆسیقی دانەشی باش نەبووە مۆسیقی نەبووە بەڵام توانیوێتی ئەو مەقامانە ئەو شعرانە بێنێ شعری جا شعری زۆر زۆر چاک شعری شاعری گەورە وەفایی حاجی قادری کۆیی دڵدار سامی عەوداڵ هێمن هەژار زۆربەی شاعیرە گەورەکانی کورد کە مستەفا بەجی کوردی سافی هیرانی کە هەمووی یەک لێ شتە شاکارەکانیان هەبووە شعرەکانی هەموو کەس نەتێگەیشتووە نەکەس توانێتی لە ڕووی کتێبێشەوە کە بیخێنیەوە ئەو شتانەی هەموو لەبەر کردێ لەبەری بووە ئیمامەسا عەونی کە زۆربەی شاکارەکانی مامەسا عەونی تایار تۆفیق سڕیوێتی مامەسا برایم ئەحمەد شیرن بەهارە کە یەک لە شاکارە گەورەکانی تایار تۆفیقیە شیرین بەهارە بارشادان بێبەهرە لە ژنایی ئاخایی گەل نامرادان ساڵانی 1970 کە تایار تۆفیق لە بەغدایە بووە شەوێکیان لە کابرایەک دێتە دەرێ دوای نیوەشە و مالی لە منتقەی وەزیریە بۆ دووە تەکسی بەدەدراکەی هێوا شاش دەڕۆ لەبەر خۆی گۆڕایی دەرێتن یەک لەو گۆرانیانی کە گوتی تێ گۆرانی غەنیلی شوێشوێ زۆریش حەزێ بوو غەنیلی شوای شوای غەنیلی ئوخۆدا خۆی شەوەک دانیشت بووین ئەمن و باب و تایار تۆفیق و لەگەڵ برایەکانە بووین گوتم کاکتار حەزم لێ ئەو گۆرانی برێ ئەتو چاچی دەری گوتی خۆ عەرەبیە و زەحمەتە گوتم وەختی خۆی لە جادەی بەغدایە شەوکی گوتیتە دەبی لۆم برێ بەڵا گۆرانەکەی لۆ گوتم فعلەن گۆرانیشی خۆش بوو لا غني وأقول الطير من بدر صباح النور والقمري مع الخضر وياي يردوا علي شوي 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 غني غني وخذي لما صيفي يعني شروق ولا جردة بربسكاني بعس هم اللي يقول هاتن تبلیغ تایار تۆفیق کرد وتیان کە گۆرانی گوت شیرین بەهارەیە لەنجا گۆرانەکەی دەگۆ ئاخر جار گۆرانەکەی شیرین بەهارەی گۆ لە هەموو جاران خۆشتر هاتە درم لە چ کەس نەزانێ ئەوە سەربرزی نەفسێتی تایار تۆفیقی بۆ ڕای بوو بەڵێ ئەنی ئەو سەری دانە نواندووە لە بۆ ڕژێم زۆر جار داوایان لێ کردووە کە گۆرانی بەسەر ڕژێمدا هەڵبڕێ ئەو نەیگوتووە جگەل لەوەش نەفسیەتێکی زۆر بەرزی هەبووە قەت بە پارە گۆرانی نەگوتووە و قەت
کە داواشیان لێکردبی یەکێک داوای لێکردبی گۆرانی مرۆڤ نەیگوتووە ئللا بە ئارەزوی خۆی نەبی. تاهیر تۆفیق ئینسانێکی زۆر بە هەڵوێز بوو و کوردایەتی لەناو خوێنی دەخلاوە، ینی بەڕاستی ئەوە ئینکار ناکرێتن و هیچ کەسێک ناتانی نکۆلی لێ بکاتن و هەتا ڕۆژانی ئەخیریشی هەر ئاوا بوو لەسەر ئەو مەوقیفە مەردایەتی مایەوە. سەردەمی ڕژێمی فاشست زۆر محاولیان لەگە کرد لە شەڕی عێراق و ئێران گۆرانێکی بەسەر سەدامی داهر برێ بە هیچ نەوەچی نەیگۆ. گوڵێکە ناوی گوڵی سەربەستی مەردا ئەو گەلەی بگاتە بەستی کە تاهیر تۆفیق ئەمری خوای کردووە ئەو ڕۆژە لە کۆیە تیپی باوازی بڕیاریدا لەگەڵ هەموو لایەن هونەرەکانی کە ئەو ڕۆژە بە ڕۆژی هونەر ناو بدرێ. ساڵانە ڤیستیڤال کراوەتەوە، بەڵام تاهیر تۆفیق ڕوویەکی دیارتری هەبووە لەو یادەدا ئەوانەی کە توانیوێنە گۆرانەکانی ئەو هونەرمەندە بڵێنەوە لەو یادەدا بەشداریان کردەوە بە ڤیستیڤالێکی چەند ڕۆژە، بەڵام لە ئێستادا دیارە ئیمکانێتەکەوانە بۆ بکرێتەوە. بەڵام تاهیر تۆفیق لەوە دەرچووە ئێمە بڵین مڵکی شاری کۆیە دیارە بوویتە مڵکێکی نەتەوەیی، چونکە نەغمەکانی تاهیر تۆفیق و شعری شاعران ئەگەر تەمەشا بکەین تاهیر تۆفیق و شعری شاعرانی لە چوارچەوەی کوردستانی خۆماندا بردووە دەرێ بردوێتی هەر چوار پارچەی کوردستان. قەلبی من گەر چەشنی لاڵەوێت و نەوتی تێ بکەن ئاگری دوژمن بێتە گیانم وەک چراوە من پێ بکەن شەقشەقی کەن گۆش وێسقان یەک بە یەک خوێ تێ بکەن سادني قرباتني قلب باقت مجيبة وزلتاي ئەو ڕۆژی خارم مرد مەسیرەکرا لە کۆیە من ئەوە بوو بە دەوری سەدامی بوو چوونە قامی مەسیرەکرا چەند مەلاو چەند کەس بەشداری ئەو مەسیرەی بوو. ها من دەچمەوە سەربانێکی بڵێیان بەڵکو دووچاوی مەحبوبە گچکەلانەکەی خۆم لێ دیار بێ وەی زاڵم غەمێمە ئەو پیاوە ئەگەر بەهات بە لە ڕۆژگارێکی وەکو ئەوڕۆ و خوێندنەکی باشی هەبە یاخود لە پەیمانگایەکی هونەری بیخوێند بە یعنی شتێکی دەگمەن دەبوو وا بزانم دەتوانم برێم دەبووە هونەرمەندێکی عالەمی. قەلبی من گەر چەشنی لاڵە بێت و نەوتی تێ بکەن
ئاگری دوژمن بێتە یانم وەک چرا من پێ بکەن تی قسەی بە من گۆ ئەمن قەتخە لە بیری ناکەم کە لە یادەوەرەکانی لەناو مێشکم هەموو کات دێگۆ کاگەم بێت یەک نسحەتت دەکەم دەبی هەموو کەسەکەت خۆش بێت و یعنی ئەگەر باسی گۆرانی کوردی دەکەی باسی ئەساڵەتی پایەکانی گۆرانی کوردی بکەی ناتوانانی باسی خاڵە تاری نەکەی. ئەگەردن تۆ سوازاری خارە